آمين. ئاشکرایە کە تەوجیهی قورئانی، تەوجیهی ئیسلام بۆ شوێنکەوتوەکانی تەوجیهێکی پارسەنگن لە نێوانی ڕوح و ماددەدا، لە نێوانی دنیا و قیامەتە، لە نێوانی بوونی ترس لە یەکێک و هاندان و تەشجیعکردنی لەسەر بەشداربوونی لە جیهاد، لە نێوانی بەخیلی ئینسانێک و تەشجیعکردن و ترساندنی بەوەی ئەگەر هات و زەکاتی نەدا، لە نێوانی ترس و تکاکردن لە خوای پەروەردگار، هیوابەستن بە خوای پەروەردگار و کارکردن بە ئومێدی ئەو، تەوازونێک پارسەنجێک لە نێوانی کاری پرسۆز و بەزەیی و عاتیفی لەگەڵ کاری عەقڵ، هەروەها لە نێوانی داوێن پاچی و وەرع و خۆگرتنەوە و نێوانی جڵە و شلکردن بۆ هەست و سۆز و ئارەزووی جنسی، ئەوەی کە پێوترە عیفە، داوێن پاچی، ئەوەش کە لە ئیسلامە مەمقوتە کە پێوترێ زینا، زینایەک کە ئیسلام بە شتێکی چەپەڵی داناوە، بە میکرۆبێکی کوشندەی داناوە لە کۆمەڵگەیە، بۆیە ئەو کەسەی کە زینا ئەکا و ژنی هەیە یا ناوافرەتەی زینای کردووە و مێردی هەیە، ئیسلام لە ڕەگ و ڕیشاڵەوە لایەبا لە کۆمەڵگەکەیە و ڕەجمیەکە بە شێوەیەکی واش بەرد و هەرچی شتێکی تر کە کەسانێک لەوێ هەن و ڕەجمیەکەن و دەستیانەکەوێ پێی چێشن بۆی ئەو ئازارە بچێتە هەموو لە شێوە ببێ بە عیبرەت بۆ یەکێکی تر، بۆ کەسانی تر. کۆمەڵگەی موسڵمان کۆمەڵگەیەکی پاکە، کۆمەڵگەیەکە ئیسلام نەیهێشتووە گومانی خراپ لە دڵە دروست ببێ بەرامبەر بەیەکێک، هەروەکو کە ئابڕوو ناموس و تەوازن و شەخسیەتی خەڵکی پاراستووە نەیهێشتووە سێ کەس شاهیدی بدەن لە داوێن پیسی ئافرەتێک شاهیدیەکەیان قوبڵ بکرێ، بەڵکو بێ بنە چوار. هەروەها ڕێگای لەوە گرتووە کە یەکێک لە خۆڕایی یەکێکی تر تاوانبار بکات لە ڕووی جنسیەوە، لە ڕووی ئەخلاقیەوە، چونکە ئەو کاتە کابرای کە قسەکەی کردووە 80 جەلدە ئەخوا، بۆ یەکێکی کە ئاسان نەتوانێت دەم بنێتە ئابڕووی خەڵکی و بە کەیفی خۆی وەکو بنێشت ئارەزووی شەرەف و ناموسی خەڵکی بجوێ. لەبەرەوە ئیسلام خەڵکی ترساندووە لە شەڕ و عاقیبەتی، خەڵکیشی هانداوە لە خێر و لە پاداشتی. ئەو تەوازونەش کە لە ئیسلامە هەیە، زۆر جار باسمان کردووە چۆن تەوازونی قورئانی لە نێوانی ترس و لابردنی ترسا هەیە بە چیرۆکی سەیدنا موسا، یان دەربارەی خۆشویستنی پارە و بەخشینی لە پێناوی خوای پەروەردگارە لە نێوانی ئەوەی وإنه لحب الخير لشديد، لە نێوانی ئەو لوتکە بەرزەی ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. لەم دوو نێوانەیە چۆن ئیسلام وردە وردە شوێن کەوتۆکانی پەروەردە کردوون. لە مەسەلەی داوێن پاچیشە بەو شێوەیە ئیسلام شوێن کەوتۆکانی بەرەو داوێن پاچیە بە پێش هەموو شتێک بە تربیەتێکی ئیمانی. هەر یەکێک لە ئێمە ترسی خوا لە دڵیایەتی، خۆشەویستی خوش لە دڵیایەتی، بۆی لەگەڵ خۆشەویستی و ترسا تەوازونێک دروست ببن لەو بینەیە. شەرم بکەی لە خوا و خوات خۆش بێ، بشزانی کە هەموو وەختێک ئەو چاودێری تۆیە و ئاگای لە تۆیە و مەلائیکەتی لەسەر شانت داناوە، کردەوەکانت دەنووسن. بشترسی لە هەمان کاتە خوای پەروەردگار کە مستحقی سزا بووی، سزات ئەدا هەرچەند کاری ئیسلامی و چاکی شت کرد بێت، چونکە خوای گەورە لە پێغەمبەرەکەی بۆ پێغەمبەرە عەزیزەکەی خۆی ڕازی نەبووە خەلەلێکی ببێ، هەڵەیەکی ببێ، نادروستیەکی ببێ و حاشای ئەو کە ئەو نادروستیەشی ببێ لێی قبوڵ نەکردو. لەبەرەوە تەماشاکەین ئیسلام ئەو ڕەقابە ئیمانیەی لە دڵی هەموو ئینسانێکە وا چەسپاندووە. بۆیە ئاەتەکانی قورئان وەختێک ئینسان بە قورئان پەروەردە ئەبێ، تەماشاکەی قورئان باسی چیرۆکێکە جێڕێتەوە، بەڵام نهایەتی ئاەتەکانی باسی قیامەتەکەن، باسی ڕووداوێک غەزایەکە جێڕێتەوە، بەڵام دڵ و دەروونەکان جۆشەدا بەرەو قیامەت. باسی حادیسەیەکی ترە جێڕێتەوە، خۆشەویستی خوای لەگەڵا چەسپێنێ، بۆی دایمە ئەو هۆرمۆنانەی لەشی تۆ بە تەوازن ڕاگرێت. چۆن هۆرمۆنی ڕق لێبوونەوە هەیە،
بۆ التوازنك إنما وليكم الله ورسوله والذين آمنوا يا أيها الذين آمنوا قاتلوا الذين يلونكم من الكفار وليجدوا فيكم غلظة بهمان شێوەش هۆرمۆنەکانی حەز و ئارەزوەکانی خۆت وردە وردە پارسەنگەکە ئەم ڕقابە دینیەکە لە دڵ و دەرونی هەموو ئینسانێکایە بەو حەدیثەی صحیحەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله ئەفەرمێ حەوت کۆمەڵ هەن حەوت تاقم و دەستە هەن خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە کە هیچ سێبەرێک نابێ و ڕۆژەوەندە نزیکە بمقدار ميلك لإنسان ونزيك وكل حديث صحيح بيغمبر ذهاته عليه الصلاة والسلام لو رجاك همو كسك هوارك نفسي نفسي واتهر خوم لو رجاك همو كز محتاجي او خيريكي بدريتي خيريكي بوزيندو بكريتوا فشيمان لهمو كردويتي لو رجاك حوت تاقم خواي قورا ان خاطر جير سيبري خوي لو حوت تاقمش يجيك لوانا اويا پیاوێک تووشی بوو بێ بە تووشی ئافرەتێکی پاک و جوانی خاوەن مەنسەبەوە داوای زینای لێ بکە و ئەم ڕەفزی کا دەستی لەگەڵا تێکەڵکە لەبەر خاتری خوا بە یەک حادیسە و کۆنتڕۆڵکردنی هەست و شعوری خۆت مستحقی ئەوەی کە خوای گەورە بتخاتە ژێر سێبەری خۆی و لەو ڕۆژەیە کە هەموو کەس محتاجی بەر سێبەری خوای گەورەیە وەختێک ئەم ڕقابە دینیە لە دڵ و دەروونە ئەچەسپێ ئینسان تەوازونێکی بۆ دروستە بێ لە نێوانی ئەوەی ئەم ئارەزووە سەرشێتە جنسی خۆی تێرکا لەگەڵ ئافرەتێکە کە دوای 20 دقە و نیو سەعات و وەک ئەو وایە هیچ شتێکی نەکردبێ مەگەر بە یادگار بیجێڕێتەوە لە نێوانی ئەو ڕۆژەشە کە خوای پەروەردگار تۆی خۆشەوە و ئەتخاتە ژێر سێبەری ڕەحمەتی خۆی و سێبەری خۆی ئەم تەوازونە چه عاقڵێک فضلی ئەم ڕاحەت و ئەم ڕغبەتە جنسیە سەعاتیەش ئەگەر سەعاتیش بوو بیدا بەسەر ئەو ڕۆژەیە کە لە قیامەتە خوای گەورە ئەو ڕێزەی لێیانێ ئیسلام بەم شێوەیە شوێنکەوتوەکانی پەروەردە کرد لەگەڵ بوونی ڕقابەی داخلە چاودێرێک کە لە ناخی خۆتا هەیە و خۆییە ڕەوشتی ئێمەشی لە دەرەوە پەروەردە کردووە هەڵس و کەوتمان چاومان قسەمان ڕەفتارمان لەگەڵ خەڵکی بۆ نمونە خوای گەورە فەرمێ لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها کە نزیکی ماڵێکەکەونەوە مەچنە ژوورەوە مەچنە ماڵەکەوە هەتاوەکو داوای ئیزن لە خەڵکەکەی ئەکەن و ڕێگاتان پێ ئەدرێ بچنە ناو چەند شتی ناشرین و ناخۆش ڕۆدا وەختێکە یەکێک خۆ بەسەر خۆیەکا بە ماڵێک هەموو ماڵێک حورمەتی هەیە خەڵکی وەزانن تەنها حورمەتەکە ئەخلاقیە وەکو سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ بەڵام حورمەتی ماڵ ئەمنیەتی ماڵ جاری وایە لە نەوعی خواردنەکەیە خەڵکێک لە ماڵەوە دانیشتۆ ماڵی خۆیەتی و جۆرە خواردنی بۆ خۆی تەرتیب کرد و دروست کرد و حەز ناکە تۆ بزانی چیە خوارد هەندێک خەڵک جلوبەرجێکی لە ماڵە لەبەر کردووە حەز ناکە تۆ بڕۆیتە ژوورەوە بێ دەرگا لێدان بێ ئیستیعداد بێ ڕێگادانت بۆ ژوورەوە بچیتە ژوورەوە ئەو لەسەر ئەو زاعە ببینی بۆیە ئیسلام شوێنکەوتەکانی ئەوەندە جوان پەروەردە کردووە ئەگەر بێت و کابرا لەو وەزعی کە هەیەی پێی بڵێ ببوورە بگەڕێرەوە دڵگران نابیت و ئەگەڕێتەوە وإذا قيل لهم ارجعوا فارجعوا وإذا قيل لكم ارجعوا فارجعوا ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە بە شتێکی طبیعی وەرگرن ئەمە شتێکی عەشایری نییە خەڵک ئەگەر لە دەرگاتدا وتی ببوورە وەڵای ئێستا وەختم نییە بگەڕێیتەوە باشترە بۆ وەختێکی تر دڵگران ببی دڵگرانی ناوێت چونکە کابرا لە کاتی خۆی و شوێنی خۆیایەتی لەو ماڵەیە ئەمنیەتی خۆی وا پێویستەکە کە ئەوەندە ڕێگا بە تۆ نادا لەو کاتەیە بچی هەروەها چاوی گەنجەکانی چاوی مسلمانانی چۆن گرتوتەوە قل للمؤمنين يغضوا من أبصارهم قل للمؤمنين يغضوا من أبصارهم بمسلمانان بڵێ با لە چاویان بگرنەوە ويحفظوا فروجهم بەڵام نافەرمێ ويحفظوا من فروجهم پێیان بڵێ بە مسلمانان با لە چاویان بگرنەوە و فەرجی خۆیان عەورەتی خۆیان لە حاڵەتی تعداکردنیە خۆیان بگرنەوە بە مطلقی توخنی زینا نەکەون مقدماتی زینا ڕایان نەکێشێ بەرەو زیناکردن ذلك أزكى لهم إن الله خبير بما يصنعون أما باشترا أما باكترا أما باكروترا
بۆ مسلمانان چونکە خوا ئاگای لە هەموو کردەوەیەک هەیە کە ئەیکەن. هەروەها بە ئافرەتانی مسلمان بڵێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها. برگەیەک زیاترە لە هی پیاوان. بە ئافرەتە مسلمانەکانیش بڵێ لە چاویان بگرنەوە و عەورەتی خۆیان بپارێزن، ناموسی خۆیان بپارێزن، جوانی خۆشیان دەرنەخەن، چونکە جوانی ئافرەتەکەیە کە وردە وردە ئەبێ بە یەکەم هەنگاو بەرەو ئەو زینا چوونە. یەکەمین تێڕوانین و نەزرەیەک کە ڕایە کێشێ بۆ چاوداگرتنێک، بۆ مەوعیدێک، بۆ زینایەک و خراپەکاری و دەستێکەڵکردنێک. لەبەرەوە خوای گەورە ڕێگاکانی هەموو لێگرتوون، بۆیە فەرمێ وەلا تەتەبیعوا خوطوات الشەیطان، شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون. هەنگاوەکان یەکەم هەنگاو ڕایە کێشێ بۆ دووەم هەنگاو، بۆ سێم هەنگاو هەتاوەکو وەکەوێتە ئەو خراپەکاری و خوا لاماندا. هەروەها ئیسلام منعی کردووە خەلوە دروست ببێ، خەلوە لەگەڵ ئەجنەبیە، واتە پیاوێک لەگەڵ ژنێکی نامەحرەمە لە سەفەر بن، لە تەکسیەکە بن، لە دائیرەیەکە بن، لەگەڵ شوبرایەکیا بێ، لەگەڵ براژنێکیا بێ، لەگەڵ خاڵۆژنیا بێ، لەگەڵ کەسێکا بێ کە پێی مەحرەم نییە، ئیسلام نەیهێشتووە بە هیچ شێوەیەک ئەم خەڵکانە پێکەوە لە یەک جێگا و ڕێگایە ببن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە ئەحمەد و ترمذی و حاکم جێڕاویانەتەوە فەرمێ ما خلا رجل بامرأة إلا كان الشيطان ثالثهما. ئەفەرمێ هەر پیاوێک لەگەڵ هەر ئافرەتێکە خەلوەیەک دروست بکە حتمەن شەیتان سێمیانە، زەفەر بە یەکێکیانە با، یەکیان هانەدا بەرەو ئەوی تر بڕوە. لەبەرەوە لە سەرەتایەوە منعی کردوون. هەروەها نهی کردووە لەوەی کە ئافرەت سەفەر بکە بە تەنیا، چونکە لە ڕێگای سەفەرە ئەنواع و ئەشکال تێکەڵاوی دروستە بن. ئەوەش حەدیثی متفق عەلەیهیە، هی بوخاری و مسلمە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نهی کردووە لەوەی ئافرەت بە تەنیا سەفەر بکە. سەفەری قەدیمیش توولانی بوون، بۆیە ئێستا ئەگەر ڕێگا درابێ هەندێک لە عولەما ڕێگایان داوە وەکو ابن جبرین بە سەفەری ئافرەتێک ئەگەر مەحرەمێ لەگەڵ یابێت تا مەطار کە سواری تیارەکە بێت لەوێش مەحرەمێکیکە ئیستیقبالیکە، لەناو تیارەکەشە کوڕ و کچ و خەڵک و قەڵەباڵغیەکی زۆری تایە، مەجالی هیچ شتێکی تر. ئەوە لە کاتی پێویستیشە. ئەجینا ئیسلام نەیهێشتووە ئافرەت بە تەنیا سەفەر بکە، نەیهێشتووە ئەم عادەتە کوردەواری کە ئێستا خێزانی کوردی هەمووی تێکەڵن. جاری وا هەیە ئافرەتێک یەکەم مناڵێتی لە ناو خێزانێکی گەورەیە دانیشتووە، شوبراکانی هەمووی لەوێن، خەڵکانێکی تر هەمووی لەوێن و پێی مەحرەم نین، لەبەر چاوی هەمویان مەمچی دەرێ لەو شیرەدا بە مناڵەت. ئیسلام شتی وای پێ ڕەفزە، پێی جەریمەیەکی گەورەیە. چۆن ئەو ئافرەتە ئەو جورئەتەی هەیە لەبەر چاوی خوای پەروەردگار بەو شێوەیە خۆی وا ڕوود کاتوە لە بەردەمی خەڵکانی نامەحرەم بە حوجەیەوەی شیرەدا بە مناڵەت. هەروەها چۆن لەگەڵ شوبرایە بە تەنیا لە ماڵێکا ئەبن، بە تەنیا لە سەفەرێکا ئەبن. ئەو هەفتەی ڕابردوویەکە بۆی جەڕامەوە یەکێ لەو جەریمە زینایانەی کە ڕووی داوە، دوایەوەی تۆبەی کردو هاتووە لە من 50 جارم زینا لەگەڵ براشنەکەی خۆما کردووە. ئێستا من تۆبە ئەکەم بەڵام ئەترسم ئەو تۆبە نەکات. دوایەوەی کە ئەوی هێناوەتە ژێر جەریمەی زیناوە، ئەوی هێناوەتە ژێر ئەو جەریمەیەوە، ئەو ڕاهاتووە لەوە، ترسی شکاوە ئەنجا لەوەی کە جەریمەی زیناکە بەردەوام کا لەگەڵ یەکێکی ترە. لەبەر چی؟ لەبەرەوەی هەموو ڕۆژە سەفەریان پێکەوە کردو چوون بەو دەشتە، هەموو سەفەرێکیان پێکەوە کردووە لە ئەمینی ئەوەی کە قەیچێ کە شوبرای خۆیەتی جەریمەکە وا ڕووەدا. یەکێکی تر جەریمەی زینای دەستێکەڵکردنی خۆی لەگەڵ یەکێکا کردو ژم خوشکی خۆیەتی کە شەرعەن ئەگەر لێشی مارە بکرێ مارەی نایە، چونکە نابێت دوو خوشک لە لای پیاوێک بن لە حاڵەتی تەعەدودیشە. ئەمان چ جەریمەیەکی گەورەی کردو. ئەویان ژنەکە مستحقی ڕەجمە، ئەمیشیان پیاوەکە مستحقی ڕەجمە. ئەگەر ئەو پەردەیە، ئەگەر بەو شێوەیە ڕێگا ئاسانکردن نەبێ بۆ ژن و پیا و تێکەڵیەک ببن و بە حوجەی ئەوەی خزمن و مەحرەمن و قابلە تەماعی لە براژنی خۆیان بێت، قابلە تەماعی لە شوبرای خۆیان هەبێت، ئەو قابلانە ئیسلام نایخوێنێتەوە، چونکە بەڵێ قابلە. چونکە ئەگەر ئافرەتێکی پاشای میسر
بێوێ پەلاماری گەنجێکی مراهقی 16-17 ساڵانە بدا بۆ لەمەوە دوورە جەریمەیەک لە ناو جەریمەی زینا لە کۆمەڵگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوویدا بێ بۆچی بە شتێکی دووری ئەزانین لە خێزانەکانی ئێمەشا ڕوو بدەن لەبەرەوە ڕێگاگرتن لێی پێویستە بۆیە وەختێک یەکێک لە پێغەمبەری خوای پرسی عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو فەرمووی ئیاکم والدخول على النساء حەزەرتانە دەمێ بە حەزەر بن لەوەی بچن تێکەڵاوی بە ئافرەت بکەن قالوا أرأيت الحمو يا رسول الله قال الحمو الموت وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر لەگەڵ براژنی خۆیان بوو یعنی ژنەکە و شوبراکەی خۆی پێکەوە بوون فەرمووی ئەوە پێوترە حەمو لە عەرەبیە فەرمووی حەمو یعنی مردن چونکە ئەیان کێشێتەوە بەرەو زیناکردن و دوای عاقیبەتەکەشی ڕەجمکردنیانە و بەرەو مردنیانەوە لەبەرەوەی ئیسلام نەیهێشتۆ بەو شێوەیە بڕوە و ئێمەش زۆر زۆر ضروریە گەنجی مسلمان خوشکانی مسلمان حدودی ئیسلامەتی خۆی بپارێزێت لە یەک ماڵە جاری وایە لە نەتیجەی فەقیری خۆمانە ئەوزاعی خۆمانە خێزان گەورەییمان نەتیجەی نەبوونی ئەمنی نەبوونی حاڵەتێکی اقتصادی دامەزرا و مەجبورین خێزانەکانمان گەورە بن وەختێ خێزانەکانمان گەورە ئەبن هەمومان مکەلەفین بەوەی شەرعەن چاومان بگرین زمانمان بگرین تێکەڵاویمان کەم کەینەوە نەیەڵین ئەو جۆرە خەلوەیە دروست ببێت کە وردەوەردە ڕامانە کێشە بۆ جەریمەیەکی گەورە هەروەها ئیسلام نەیهێشتووە خەڵکانێک بەلەنجەولارەوە لەگەڵ یەکتریا بدوێن و قسە بکەن و ڕەفتار بکەن نەیهێشتووە ژنان جلی پیاوان لەبەرکەن نەیهێشتووە پیاوان جلی ژنانە لەبەرکەن و میوعەتێکیان تیا بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لەوانە کردووە وەکو لە بوخاری هەیە فەرمێ لعن رسول الله صلى الله عليه وسلم المتشبهين من الرجال بالنساء والمتشبهات من النساء بالرجال پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو پیاوانەی کە خۆیان وەکو ژنە شوبهێنن هەروەها لەو ژنانەش کە خۆیان وەکو پیاو ئەدەنە قەڵەم و چۆخاژن دێنە پێشە و قسەکردن و مەجلیس قەڵەباڵغەکە ئەوەش بە هەمان شێوە ڕاکێشانێکە هەروەها لە پیاوەکەشا دیسان پیاوی ژنانی دیسان سەرکێشانێکە بەو جەریمەی زینایە ئیسلام ڕێگای لەوانە گرتو لەگەڵ ڕێگاگرتنە تەشجیعی ژنهێنان و شوکردنی کردو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەڵکی تەشجیع کردووە لەسەر ژنهێنان نەشی هێشتووە ئەوەندە مارەی یەکە قورس بگیرێ خەڵک بۆی نەیە خوای پەروەردگاری کە تەشجیعی خەڵکی کردووە کە ژن بێنن وەکو لە سوورەی نیساء فەرمێ فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع تەشجیعی ئەوەی کردووە خەڵکی ژن بێنن بەڵام نەژوتراوە مارەی یەکەی ئەوەندە قورس بێ کابرا ڕقی لە خەسووی ببێتەوە ڕقی لە ژن خوشکەکانی ببێتەوە دوایی لەسەرەوەی کۆمەڵە جلە بووچیان پێ هەڵگرتووە کۆمەڵەشتی تریان پێ کردووە ئافرەتەکە کچەکە ئێوە شوبکە بەو کوڕەی کە هەردووچیان ئیجاب و قبولیان بووە ڕازی بوون بە یەکتر ئەچنە ماڵێکی فەقیرانە بەڵام مسلمانانە خێزانێک پێکەوەنن کۆمەڵێک خەڵکی خزمی جاهیلی دەور و پشتیان کۆمەڵێک شتی تری پێکەن و کابراوا قەرزارەکەن دوایی وردە هیچ سۆز و خۆشەویستێکی بەرامبەر بە خزمی خێزانەکەی نامێنن یان بەعەکسەوە لەبەرەوە پێویستە لە کچ بەشودانیشە و ئەو خوشکانش کە شووەکەن ئەو برانش کە یانێژن بێن نەیەڵن حتا ئەگەر تۆ متەمەکینیش بووی پارە و ئیمکانیەتیشت هەبێ نەیەڵی ئەوەندە مەسروف بچێشی تۆ وان لێبێ یەکێکی تر بڵێ خۆ کچەکەی من لە کچی فڵان کەس کەمتر نییە شووی کرد بە فڵان ئەو هەموو زێڕێیان بۆ کردو ئەیهی ئێمە چیەتی خۆی ئێمە نوقسان نییە ئەو قسە جاهیلیانە دوای تەسیرەکاتەوە تۆ ئەگەر پارەداریش بووی ئەوەندە پارە سەرف نەکەی ئەو پارە زیادەی تۆ لێ دەمێنێتەوە 2000 دیناری با بدەی بە یەکێکی تر ژنی پێبێن بیکا بە مەسروفی سەرەتای ژنهێنانێکی تر لەبەرەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاری نەکردووە کە چەند مارەی وەربگیرێ بەڵام لە هەمان کاتە ئافرەتی مارە کردووە لە سەحابەی خۆی لەسەر ئاڵقەیەک لەسەر شتێک کە لە ماڵەکەیە هەیبوو کە هەر نەیبووە لەسەر 2 سوورەتی قورئان کە فێریکە مهم بینای ئەم خێزانە مسلمانە و دابڕکردنی ڕێگای ئاگری فتنەی ئەخلاقیە خوای گەورەشە فەرمێ وانكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم أياما جمع آيمة همو أو كسانا أقريتو كهاوسر يعني جنة مردينية يعني مردة جنينية أقر رقاي أم جنهنانا نبو أقر لكم القيك لعشرتك لشوينك
مارەیەکە زۆر داوا ئەکرا و تۆ پێت هەڵ نەئەسووڕە. ومن لێرەشە خوشکانی مسلمانی خۆم تەشجیعەکەمەوە لەسەر ئەوەی شوکردنیان خۆیان مەرجەکان ئاسانکەن. ئەو ئەزمەی ئێستا دروستە بێ، ئەو مشکلە و ئەو تین و تەوژم و فشارەی دروستە بێ لە کۆمەڵگەی ئێمەیە لەسەر ئافرەتەکانە. معقولە شارێکی وەکو دەربەنی خان 4000 پیاوی چوو بێتە دەرەوە؟ معقولە لە دوو جار ئەحسایەی عێراقا لە ساڵی 1975 و لە هەشتاکانیشا کە کراوە عەدەدی ژن هەر زۆرتر بوون لە پیاو، بە درێژایی هاتنی تاغوت وە سەر حکمی عێراقی سەدام ساڵی یەکەم 33,000 کەسی کوشتون کە هەمویان پیاون، ئەوانەی ناوەکانیان لە ئومەمی متحیدەن. 120,000 کەسی مڕەحەل کردووە بۆ ئێران، 33,000 عائلە ئێستا لە بەریتانیای ئەژی. ئەم هەموو گەنجەی ئێمە ئێستا کە ڕۆیشتونەتە دەرەوە لە بەرمەنگەهام تەنها یەک شارێکە 6,000 گەنجی کوردی لێیە لە مدەی ساڵ و نیوەکە چوون و عمریان لە 25 بۆ 30 ساڵە. ئەم لافاوە زۆرەی خەڵک ڕووەکاتە دەرێ پێی، خاستەن ئەوانەی ژنیان هەیە. من خەڵگە ناسم ئێستا لە نەرویجە 4 ساڵ و 1 مانگە مناڵەکانی بەجێهێشتووە، خێزانی و 4 مناڵی بەجێهێشتون. لە ئیسلامە ئافرەت بۆی هەیە کە 4 ساڵ مێردەکەی لێی دوور بوو نەفەقەی ناکێشێ، داوای خولع بکە، داوای جیابوونەوە بکە لێ. چۆن ئاساری جەریمە ئەبڕین لە کاتێکا کە ئەم لافاوە زۆرەی خەڵکی ڕووەکەنە ئەوروپا؟ خەڵکی وەزانە جەنەت المەئوا لەوەیە. ئەگەر بەسەر ئەم هەموو دۆزەخەی ڕێگای یۆنان و تورکیایە خۆی بڕوە بگاتە ئەوێ، بەڵام دوای حساب بە ئەوە ناکە ئێقامە و ژنهێنان و کارکردن کە 3 ڕوکنی ژیانی ئەوروپین بە چ حاڵێک دوایی دەستیەکەوێت. دوایی ئەو جەریمەی زینایە وردە وردە کە کەوتە ناو خێزانە پاکەکانەوە. ئێمە ژمارەی بێوەژن چەند زۆرە؟ ئەحسایەی خوشکانی خۆمانم یەک شوێن لەلایە 1000 ئافرەتمان هەیە کە بێوەژنن یا عمریان لە 28 بەرەو ژوورە و کچە و شویان نەکردن. چاوەڕێی چیەکەین؟ کەی بە شویانە دێ؟ بۆیە پێتان بە دوور نەبێ ئێستا لەبەرەوەی پیاوەکانمان مدەی ئەم 15 ساڵە نەیانتوانیوە بخوێنن، کەس خوێندنی ئەکسەرەن تەواو نەکردووە، سێم تەوسەی تەواو کردو و ڕۆیشتووە، بەڵام خوشکەکانمان توانیویانە مەعهەدێک عەلە لەقەل تەواو بکەن، چکە ڕێگای نەعەسکەری هەیە، نەچوونە دەرەوەی هەیە. مشکلەیەکی اقتصادیشی نییە بڕوا خۆی بەخێوکە، هەرەبێ لەسەر کەسوکاری بێ، کەسوکارەکەشی بۆی لە چاو کچانی ترا دوانەکەوێ، عەلە لەقەل مستەقبەلێک بە دەردێڵە مستەقبەلێکی ڕووناکی هەبێ. تەشجیعیان کردو لەسەر فەقیری خۆیان وتوارە بە هەرچۆنێ بێ بخوێنێ. مەعهەدێکی تەواو کردو ئێستا خوشکێ، مەعهەدی تەواو کردو، جامعەی تەواو کردو، ئامادەیە بەبێ قەید و شەرت شوو بکە بە یەکێک سێم تەوسێ و کرێکارە، بەڵام کوڕەکە ئامادە نی بیخوازێ، لەبەرەوە گەڕێ بە دوای جوانترە. چونکە ئەو کاتە عەرض و تەڵەب وەک چۆن لە قاعیدەی اقتصادیە هەیە لە ژنێنانیشا وایە، کابرا ناڕوا ژن بێنێ مادام کۆمەڵێکی زۆری ئافرەت لە بەردەستان بە حڕێتی خۆی اختیاریانەکە وردە وردە کۆمەڵێکی تریش ئەبێ مەحروم ببن لە هەموو جۆرە ژیانێکی تر. لەبەرەوە پێویستە بە ڕەحم بین بەرامبەر بە یەکتری. ئەو کەسەی کە پێویستی بە خارج نییە، تۆ کە 3000-4000 دۆلارت هەیە و لێرە ئەتوانی دوکانێکی بەسیتیشی پێ بکەیتەوە، تۆ با لەسەر حەسیرە دانیشی، بەڵام ماڵ و مناڵەکەی خۆت مەحروم نەکەی لە هەموو سۆز و عاتیفەیەکی خۆت. ئەو کەسەی دەتوانێت ژن بێنێ بە مارەیەکی کەم، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەو کەسانەی کە خێزانەکانیان کە ژن دێنن مارەیی کەمە بەرەکەتی زۆرترە. وڵی من فەزلی خوای پەروەردگارە وەختێک کە ئەو ماڵی خەزورم ڕێزیان لێ ناومەوە و ئافرەتیان داومەتێ 65 دینارم سەرف کردووە، ئەویش لە شیرین و تەوزیعکردنەکەیە. تا 3 دانە ساڵی کاملیش من پارەی خۆم کە کەسابەتی خۆم کردو پێویستیم پێی نەبووە، لەبەر ئەو هەموو دیاری و ئەو هەموو بەرەکەتەی کە لەو خێزانە بینیمەتەوە. و ڕۆژێ لە ڕۆژانیش نەهاتووە بە مێشکمە پارەیەک بێتە بەردەستی من ئەوی لێ مەحروم کەم، پارەیەکیش لە بەردەستی ئەوا بوو بێ بەبێ ئیزنی من سەرفی نەکردووە. ژیانیش بە فەزلی خوای گەورە بەو شێوەیە بڕێوە چۆ لە فەقیری و لە غەریبی و 3 ڕۆژیش ڕۆیشتووە جاری وا بە غەیری نان و چاشمان نەخواردوو. بەڵام لە هەموو پێم وایە لە هەموو خێزانێکی تر ئاسوودەتر بین لەگەڵ ئەو هەموو میحنەت و ناسوەرەی کە لە غەریبەتی و لە دووری و لە ئیشکردنی شای چێژی. لەبەرەوە ئافرەتی مسلمان با ئیستعدادی ئەوەی هەبێ ئەو قەید و کۆتە ئەو بیشکێنێ. هەروەها ئەوانەی کە ناتوانن ژن بێنن ئیسلام ڕێگای وای فێر کردوون سەبر بگرن و بە ڕۆژوو بن، چونکە دائیمە ئینسانێک کە تێرە
تۆ ئێواران کە تێر بووی نەتوانای شەو نوێژت هەیە زوو خەول لێکەوێ زوو خۆ ئەچیتە سەر جێگا ئەنجا ئەم هەموو جە و کەشە بێدینەی کە دروستە بێت. ويا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي يا معشر الشباب لحديث متفق عليه فرمي أي كوملي جنج من استطاع منكم الباءة فليتزوج أويت أنا ومقدرتي هي باجن بينه مقدرتي سايكولوجي خوي لشي هروها تواناي نفسي وعقلي هروها تواناي دارائي خوي كهيتي باجن بينه فإنه أغض للبصر چونك باشتر أتوانا تشاوي خوي بقريته وأحسن للفرج باشتر أتوانا ناموسي خوي وآبروي خوي بباريزي ومن لم يستطع فعليه بالصوم أو كسي كانت وانا جنبينه باب الرجوب فإنه له وجاء چونك أو الرجوب أو قلغانا تو الرجوب كمعلومة لبرخادري خواهي قري خواهي قريجة فرمي أو الرجوب ومن ومن خم پاداشتي أدمو أجزاني أو كاتر شون پاداشت بكاتر ديسان لعقلي قنجة والنية بالراستي لعقلي إنساني عاقلة والنية بالرجوب بيو دوای افطارەکەی سەیری فلیمی سەهرە بکە و دوای سەیری تەلەڤیزیۆن و سەیری شتی ئیسارە بکە هەتا خەوی لێکرد دوایش هەتا خەوی لێکرد ناوەشکاڵ خەیاڵاتی شەیطانی دێ بە فکریا لە جیاتیەوەی ئایەت الکورسی بخوێنێ و لە جیاتیەوەی دوعاکانی بخوێنێ وردە وردە ئەو غای لە شەیطانیانە دێتە دڵ و دەرونی لەو کاتە زیاتر ئیسارا بێت. ئەگەر ئەمانە ڕووی نەدا ئەم تەوزیهە قورئانیانە ڕووی نەدا بەم تەوازونە نەبوو حتمەن فیتنە ڕووەدا. شكوك بيغمر صلى الله عليه وسلم فرمي إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه إن لم تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. أفرمي أقر يشك هادا خوازي كشيا خشكتاني كرد راضي بن بدينكي أخلاقي شباش پسند رسني هبو بيدني أقر نتان دا دواي فتنة وفساد زور قورة درسته فتنة وفساد شون درسنا أقر يشك دواي کەسێکی تۆکە داوای کچە داوای خوشکە داوای شتێکا و تۆ ئەزانی کابرایەکی مسلمانە بە تەقوایە. حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ فەرمێ کچی خۆت بدە بە پیاوی خاوەن تەقوا خاوەن دین چونکە ئەگەر خۆشی ویست ڕێزی لێگرێ ئەگەر خۆشیشی نەویست عیبی داپۆشێ ئەو کاتە نایکاتەوە سەرت لەبەرەوە ئینسان بگەڕێ بە شوێن ئەو کەسانەیە کە خاوەن دینن لە کۆمەڵگی کوردەواریە کە ئێستا خەڵکێک پێی عیبە ئەگەر من بگەڕێم کچی خۆم بدەم بە پیاوێکی مسلمان ئەمە عیب نییە. سعیدی کوڕی مسەیب ڕەحمەتی خوای لێ بێ کە یەکێکە لە خیاری تابعین و باشترین پیاوی تابعین کچێکی هەبوو وەختێک خەلیفە ناردی بۆ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان داخوازی کچەکەی لێ کرد وتی نایدەمێت بۆ کوڕەکەی بۆ وەلیدی کوڕی یەکی چکە داوای کردیسان نەیدایە هەر هیشامی کوڕی عەبدولمەلیک بۆ هیچیان نەیدایە. دوای تەلەبەیەک لە تەلەبەکانی خۆی چەند ڕۆژێک بوو نەهاتە حەلەقەی دەرسەوە دوای بینیە وتیەوە بۆ دیارنی ماوەیەکە لە حەلەقەی دەرسانی وتی وەڵا قوربان خێزانەکەم مردبوو مەشغوڵی کفن و دفنی بووم و مەراسیمی تەعزیەکەی بووم و لە ماڵەوەش دانیشت بوو وتی هەوڵت نەدا ژنێکی تر بێنی وتی ناوەڵا چێ ژنەدا بە من ئێستا لە مۆزعەیە منی فەقیر وتی سەعیدت دات وتم کام سەعید دەخۆشیە وتی من سەعیدی کوڕی مسەیب دوای ئەڵێ لێشی مارە کردم کە چوومە بۆ ماڵەوە لە شەرما نەمەزانی چی ئامادە بکەم بۆی بکەم بە مارەیی ئێوارە بوو لە دەرگایدا وەختێ سەیرەکەم لە دەرگایدا وتم کێ وتی سەعیدە هەرچی سەعیدە مناسی هاتە پێش چاوم ئیلا سەعیدی کوڕی مسەیب نەبێت چونکە 40 ساڵە نێوانی ماڵ و مزگەوتی بەجێ نەهێشتووە لە ماڵەوە بۆ مزگەوت لە ماڵیشەوە بۆ مزگەوت. سەعیدی کوڕی مسەیب 20 ساڵی ئەخیری عمری موو بانگەکان کە بانگی داوە ئەو لە مزگەوتەکەیە بووە. وەختێک کە وتم کێ وتی سەعید دوای کە دەرگاکەم کردەوە وتم سەعیدی کوڕی مسەیب ئەمر بکردە من خۆمە هاتم کەسێکت بناردە نەوەڵا ئەم شەو حەزم نەکردەوە خۆت پیاوی و ژنت هێناوە بە تەنها بمێنیتەوە خێزانەکەم بۆ هێناوی وەختێ سەیرەکەم کچەکەی لە دوایەوەتی وەختێک کە هێناوی و بەیانی خۆم پێچایە بڕۆم بە دەرسی سەعیدی کوڕی مسەیب وتی چ دەرسێکتان پێڵێم ڕۆوتم فڵان دەرس دانیشە من پێت دەڵێم خەڵکێک پێی عیب نەبووە کچی خۆی ئاوا بدا بەش و بشگەڕێ بە شوێن پیاوی مسلمان و سادق و سەرڕاست. ئەگەر وانە بوو ئەو فیتنەیە دروستە بێ گەر گرانی مارەی گەیشت بۆ ئەوەی کە بەقەدەر وەزنی ئافرەتەکە زێڕی بۆ بکڕین بەچی خەڵک چۆن نەتوانێ ئافرەت مارەکە خەڵک چۆن نەتوان مارەی زیادکردنە لە مەسلحەتی چێ لە مەسلحەتی ئەو هەموو بەرەڵایانەیە کە ئانەوێم کۆمەڵگەی ئێمە پڕفەساد بکەن. ضعفی ئیمان یەکێک لەو ئەسبابانەی کە ئینسان ڕاکێشە بەرەو جەریمەی زینە نەبوونی ئەم تەوازونەیە
نبوني الرقابة إيمانية دوای ضعیفی ئیمانە وردە وردە ئەو ضعفی ئیمانە ڕادەکێشێ بۆ جۆگرتن ڕادەکێشێ بۆی سەیری فیلمێکی جنسی بکەی مجلەیەکی لاعی ببینی قسەیەکی خیلاعی جۆ بگری لە تەلەفۆنە لە بینی دوو عاشقە و ماشقەیە ڕاقەبە و متابعەی دوانی تر بکەی هی دراوسێکانت هی ئافرەتێک کە ئەزانی سرە ڕۆیە وردە وردە ئەمە ڕادەکێشن فزولیەتی تۆ ڕادەکێشێ بۆ سەرپێچیکردن ئەمەش ضعفی ئیمانە سەرپێچیکردن ئینسان والێکە چاوی قایم بێ بەرامبەر بەخوای پەروەردگار کە گوناحێکی کرد ڕوا بۆ گوناحی دووەم ڕوا بۆ گوناحی سێیەم گوناحی دووەم عقوبەی گوناحی یەکەمە وەکو عولەما فەرموویانە ئەگەر ئینسان گوناحی یەکەمی کرد و تۆبەی لێ نەکرد گوناحی دووەم عقوبەیەتی ڕایەکێشێ بەرەو خراپتر پێویستە زوو بگەڕێتەوە سەری سستی لە عیبادەتەکانە یەکێکی تر لەو ئەسبابانەی کە ضعفی ئیمان دروستەکە تەمەڵبوونت لە عیبادەتەکانە وەختە نوێژەکەی نوێژەکانت دوا نەبوون کە خوات خۆشەوێت بەڵکو وابن کۆڵێکت لەسەر شانە و خێرا بەجێهێنیتوە ڕۆی دەستنوێژت قورسە دەستنوێژە خێراتوێ دوو نوێژی پێ بکەیت لەشگرانی لە هاوینە بۆ دەستنوێژگرتنەوە بۆ قورئان خوێندنت بۆ ڕەفتاری جوانت بۆ زەکات دەرکردنت بۆ هەڵسوکەوت و تەعاملت لەگەڵ خەڵکی عیبادەتەکان وردە وردە کە سست بوویت ڕادەکێشێ بۆ سەرپێچیکردن و بۆ بێ ئەمری خوای گەورە بۆ ضعفی ئیمان یەکێکی تر لە ئەسبابەکان کەم خۆشویستنی خوای پەروەردگارە ترس نەبوون ئەو تەوازنی خۆشەویستی و ترسەی کە لە دڵایە پێویستە ئینسان لە بینی خەوف و ڕەجا ئابێ بەرامبەر بە خوای پەروەردگار ئەگەر هاتوو ئەوەی نەما وردە وردە ضعفی ئیمان تەسیری تێک حوبی دنیا لەزەتەکانی دنیا زۆر حەزی بەوە بێ هەر خۆیش زۆرتر بخوا خەڵکێکی کە مەحرومە بێ لێی هەر ئەو جلو پۆشاکی جوان لەبەرکە بەڵام ئیرادەی نەفسی ناخاتە ژێر پێی خۆیەوە بتوانێت تەبەڕوعی بکە ئەوەی کە ئەمڕۆ خۆی حەزی لێتی بیدا بە یەکێک کەس کوێجێک کەس حەزی لێتی وردە وردە حوبی دنیا ئەیەنە بەرەو بەخیلی لە بەخیلیەکەش وای لێکاڵە من بەس زەکات دەدەم وەختە زەکاتەکەش دێتە پێشەوەندە ململانەوەنە سەرپێچی لێکە ئامادە نییە مل لێنێ بۆ زەکاتەکەش چونکە خێری تری نەکردووە سەدەقەی تری نەداوە نەفسی خۆی ڕانەیەناوە بیخاتە ژێر پێیەوە وەک من حەزم لێتی ئەو خەڵکە ڕەش و ڕوتەی تریشکایە حەزیان لەو شتە هەیە هەروەها یەکێک لە ضعفی ئیمان و ئەسبابی ضعفی ئیمان نەمانی غیرەت و حەمیەت لەسەر حروماتی دینی خوا وەختێک کە تۆ بینی هەموو ڕۆژە خەڵک فەساد و فجووری خۆی و ئارە خواردنەوە و زینا و خراپەکاری و ئەفلامی جنسی و شەبەکاتی تەلەڤیزیۆنی جیاواز و سەتەلایت و منەظەماتی غەربی و داوێن پیسیکردن و وردە وردە کە زۆرە بێ پێت وایە وەکو ڕۆژهەڵاتن وایە غیرەتت ناجوڵێ بەرامبەر منکەرێکە ئەیبینی ناتەوێ عیلاجی بکەیت کە وەختە گەیشتیتە ئەم منکەرانە ئەبینی و عیلاجی ناکەی و خەفەت لە ناخیش تا ناخۆی وليس وراء ذلك من الإيمان حبة خردل بقدر بتشوكترين شد بقدر زريك إيمان لدري إنسانا نامنه من رأى منكم منكرا فليغيره بيده وإن لم يستطع فبلسانه وإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان أجر أمين نقوري أضعف الإيمان كشي لناخي نامنه كي تربتشي غيرتي أجول شورش دروس كابران بواقع فاسدة بتشي وإلى ده خۆی و براکانی قووەتێک پێکەوەنێن و بتوانن نەهی عن المنکر بکەن بەوەی کە لە ناخیا شۆڕشە دروستە بە بەرامبەر بەو واقعە فاسدە بەرامبەر بەو هەموو خراپەکاری و زینا و فیسق و فجوورە لەبەرەوە ئەو کاتە ئەوەشی لەلا دروست نابێ ڕەفیقی خراپ و مەجلیسی خراپ ئەوانەش دیسان ئینسانی مسلمان وا ڕاکێشێ بەرەو فەسادەی بە بەرەو ضعفی ئیمانەی بە کۆمەڵی قسەی هەزەلیەکەن و لەناو خۆیانە دانیشتون و نوکتەیە لەسەر مەلایەکە جێڕنەوە ئەم کە دیندارە ناڕوە دیفاعی بکە ئەمیش نوکتەیەکی ئیزافیە خات وەختێک گاڵتە بە ئیسلامەکەن ئەم ئامادە نییە هەستێ دیفاع لە ئیسلامەکە بکە هەر هیچ لەبێت لە مەجلیسەکە بێتە دەرەوە وردە وردە ضعفی ئیمانی وای لێکا لەگەڵ ڕەفیقی خراپە وردە وردە جار بۆ جار کەرسەچێکی باوەڕی ڕوخێ جار بۆ جار خشتێکی ئەڕوخێ هەتاوەکو وای لێ دێ لەگەڵەوانە هیچ فەرقێکی نامێن نقمبون لسياسة وفكر وجدلي هردو كان جاري وهي جنجي مسلمان وندي غرقي سياسة دبي وندي متابعي أخباري أمولات أو أحزاب أو شخصيات أو الرئيس أو أخبار عالمية أنا أبي يا مشغولي فكرك الرد ذاته جواب ذاته وهاي ليك ورد لأنه كان يسستو تملبا بو خوي لناخي خويا واخذ نحيلي نفسي خوي فيلي نفسي خوي وايليك قال بابا تو دفاع لإسلامك دفاع كردن الإسلام هو أنه مهمة لشو نوج مهم ترى
لە نوێژی سونەتەکان مهمترە. دوای وای لێ دێڵێ ئەو فەرزەشم بە جەماعەت نەکرد قەیچێکە بەخوا و مجادلەیە مهم بوو ئەگەر کابران بێنایە بەرەوەی ئیسلام. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی قودسیە کە ئەجێڕێتەوە خوای گەورە فەرمێ هیچ عەبدێک لە من نزیک نابێتەوە بە هیچ شتێک وەکو ئەوەی بە فەرزەکان نزیکە بێتەوە. فەرزی نوێژەکانە پاشان عیبادەتەکانی ترە تۆ نزیک بکاتەوە لە خوا، نەک ئەم هەموو شەڕە جەنگ و جیدالەی فکر و سیاسەت. لەوەش بەرەو ئەوە دەبا وردە وردە ضعفی ئیمانە. ئەنجا کەم هیمەتی لە وەرگرتنی علمی شەرعیە، لە ڕاستکردنەوەی عەقیدەی خۆتە، لە خۆشەویستی خوا و حەزکردن لە پەروەردەکردنی ئیسلامی بە علمی شەرعی. سستە بی تەمەڵە بی لە علمی شەرعیە، ئامادەنی بڕۆی لای مەلایەک شتێک بخوێنی، لای گەنجێکی مسلمان دەرسێکی ئیمانی بخوێنی، عەقیدەی بخوێنی، علمێکی شەرعی بخوێنی، ئەوەش وردە وردەوا لێکا کە بەو شێوەیە بی. هەروەها خەمی خێزانت زیاتر هەبێ لە خەمی ئیسلامەکەی خۆ. کاری خێزان تەواو نابێت، چونکە هەموو ڕۆژێک کۆمەڵێک مشکلەی اقتصادی هەیە، کۆمەڵێک مشکلەی نەخۆشیان هەیە، کۆمەڵێک مشکلەی شەڕی ناوخۆیان هەیە، مناڵانە گەلێکا شەڕەکەن لەگەڵ مناڵی کۆڵانە، لەگەڵ دراوسەیە، لەگەڵ خەڵکی تر. نابێ ئەم خەمەوان لێ بکە خەمی ئیسلامەکەت لا بچووکتر کاتەوە وەک لە خەمی خێزانەکەت. خەمی ئیسلام زۆر گەورەترەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە فەرمێ لە صحیحی جامعە کە ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ بە صحیحی داناوە فەرمێ الولد محزنة مجبنة مجهلة مبخلة. مناڵ وا لە ئینسانەکە خەفەتبار ببێت، جەبان ببێت، ترسنۆک ببێت، نەزان ببێت، بەخیل ببێت. وردە ئینسان ئەگەر هەر کۆڵی خێزانەکەی هەڵگرت باشە ئەم ئیسلامە چێ ڕەنجی بووەدا گەر ئەم هەموو عالەمە هەر خەریکی خێزانی خۆی بوو. باشە گەر بەوتایە ئەم جیهادکردنە لە بۆسنەیە ئەم هەموو عالەمە ئەڕۆیشتە دەرەوە بە ناڕەحەتی تورکیا و یۆنانە، بە قاچاقچێتی و بە قەرزارێتی ئەڕۆی بۆ ئەم جیهادکردنە کە ئەژری ئەوەندە زۆرە. حرەسیاتی شەوێک باشترە وەک لەوەی کە ئینسان لەبەر کەعبەیە لە شەوی لەیلەتول قەدرە دابنیشە و عیبادەت بکە. أبو هريرة لحديث صحيحة أفرمي لئن أرابط ليلة في سبيل الله أحب إلي أن أقوم ليلة القدر عند الحجر الأسود. قال كرايا كرد دروبوه بيقوم راينا كرد دروبوه شيء جال بروه براستي إنساني مسلمان بأقدار بيلوي شوارشتي شهن إنسان هي وادريجا كان شوارشت هن ورده إيماني شديسان ضعيفة كانوا يشك لو أنا وشكي تشاو ڕۆژە لە ڕۆژان تۆ قورئانە خوێنی فرمێسکێک نایەتە خوارەوە. نوێژەکەی ترسێکی خوا لە دڵتا دروست نابێ. تۆ نوێژەکەی وا هەست پێ ناکەی ئەسڵەن قەبر و قیامەت هەیە. خەڵکێک وا دڵی ڕقە بێ لە جەنازە ناشتنیشە، لە مردوو ناشتنیشە، مردنەکەی ناکەوێتەوە بیر. وەزانە نەمامێکەوەی چێنێ، وەزانە بەردێکەوەی خاتە ژێر گڵ. وشک بوونەوەی چاو نەمانی فرمێسک یەکێکە لە علامەتی دڵڕەقی. دڵڕەقیش خۆی یەکێکە لە ضعفی ئیمان کە دووەم شتە ئینسان ئەگەر دڵی ڕق بوو، وەکو ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر قورئانت خوێن بەسەریا بگری، ئەگەر نەگریای خۆت بگرێنە، ئەگەر هەر خۆت پێ نەگرێنرا بگری بەسەر ئەو دڵە ڕقەیە کە نە بە قورئان نەرمە بێ و نە بە خۆ گریاندنیش هەر دێتە گریان. هەروەها هیوا درێژی ئینسان ئەگەر ئامالێکی زۆری هەبوو وایە زانی ئیتر ئەم ئامالانەی بۆی دێنە پێش. هەروەها سووربوون لەسەر دنیا، ئەوەندە مصر بێ لەسەرەوەی کە پشتی دنیاوی و مەتاعی دنیا ئەوەندە وەربگرێ. ئەوەش بەڕاستی ئینسانی مسلمان تووشەکا بەوەی کە تووشی زینا و خراپەکاری ببێ. خاستن مجتەمەعی ئێمە ئێستا الحەمدولله هەمووی مجتەمەعێکی گەنجن، عادەتەن خێزانی کوردی خێزانێکی تێکەڵاون، مجتەمەعی کوردی خێزانیان وەکو خێزانی عەرەب و تورک نییە. لەبەرەوە زۆر ضروریە ئینسانی مسلمان ئاگای لەو وەزعی خۆی بێ. ئەو کەش و هەوا فاسد و مفسیدەی لە دەرێ ئەوێت تەئسیر لە مزگەوتەکانمان بکات، لە خێزانەکانمان بکات، پێویستە ئینسانی مسلمان لێی دوورکەوێتەوە، چونکە ئەو کەشە فاسیدەیە غەریزەی ئینسانە جوڵێنێ. تۆ ئەگەر مەقالەیەکت خوێندەوە لەسەر جنس، کتێبێک ڕۆمانێکی فاسدت خوێندەوە لەسەر غەریزەی جنسی، فلیمێکت بەدوایە بینی، کۆمەڵێک قسەیان جێڕایەوە لەو بابەتانە، تۆش بریتی لە کۆمەڵێک هۆرمۆنە. هەروەکو چۆن لیمۆیەک بگوشن لەبەر چاوت لیکت دەڕژێ، کۆمەڵێ هۆرمۆنیش هەن پێوترێ ئەندرۆجین لە ناخی ئینسانە. ئەم کۆمەڵە هۆرمۆنانەش مەسئولن لە کاروباری جنسی، لەبەر ئەویش ئیسارە ئەبن. وەختێک کە ئیسارە ئەبن و ئەڕۆی بەدەمیەوە لە یەکەم هەنگاوە بەردەوام ڕاددەکێشێ بۆ هەنگاوەکانی تر. لەبەرەوە ئینسانی مسلمانە بێ زۆر ئاگای لەوە بێت، چونکە بۆیە خوای گەورە فەرمێ وەلا تەقرەبوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا.
ولا تقربوا الزنا تخني مكونه نزيشي نكونه چونکە یەکسەر ئینسان ناکەوێتە زیناکەوە مباشرەتەن مەگەر لە ئەوروپا لە وڵاتانە مقدماتێکی هەیە ئەم مقدماتانە لە یەکەم هەنگاوە تۆ ببکە لەسەری خۆت ببڕەلێ ئێستا کە لە ناختا هەیە و ئەتەوێت ڕوو بکەیتە ئەوەی علاقت لەگەڵ ئافرەتێکە هەیە یان ئافرەتە علاقی لەگەڵ کوڕێکی ترا هەیە یا شەڕچاوێکی گۆڕیوەتەوە لەگەڵ یەکێکی ترا دراوسەیەک هاوڕێیەک ڕێبوارێک ئێستا تۆ بەی لێ بکە و قەتعیکە نەک وردە بڵێ لەبەر مجاملە بۆی وا نەزانێ متەشەدیدم باوا بزانێ متەشەدیدێکی کوڕی تالیبانی دینەکەت مەحفوظ بێ دینەکەت مەحفوظ بێت چاکترە یا پێت بڵێن وەڵا متەشەدیدە تا پێم بڵێن ئینتیحاریە با پێ بڵێن کابرایەکی نەزان و کەللەپوتی ئەفریقیە بەڵام دینەکەم سەلامەت بمێن چکە من بۆ خۆم ئەزانم ئیسلامەت یەکەم چۆن گرتووە و چەندیش گرتووە من بە قورئانەکەی خوا ڕێپیشاندەرێتی خۆمم کردو و ئەزانم ڕێگای خراپە و چاکە کامێ ڕێگای خراپە ئەوە نییە خەڵکێک لە مەقالە و تەلەڤیزیۆنا بۆمان بەیان کە ڕێگای ئەوروپا ڕێگایەکی سەلامەت و ساغە ڕێگای ئەوروپا کوێی ڕێگایەکی سەلامەتە ئەگەر ئێمە شتێکمان لەو ئەوروپایە نەزانیایە و نەبینایە پێمان وا بووێ مەژوەمان نەزانی ئەوروپا جەنەت المەوایە کە خەڵک شوێنی ئیسراحەت و حەوانەوەیەتی مجتەمەعێکی ئاسوودە و بەختەوەرن بەڵام چۆن لە ساڵی 1347 تا 1350 تاعونێک لە ئەوروپایە کەوتەوە 80 ملیۆن ئینسانی کوشت مەشهورە بەوەی یەک لە سەر سێی ئەوروپا فەوتا ڕۆژی 800 کەس بە تاعون لە فەڕەنسا لە پاریسا ئەمرد ئێستا سەیری ئایدز کەن چ خەتەراتێکی لەسەریان دروست کرد ئایدز چ خطورەتێکی ئێستا لەسەر هەموو ئەوروپا دروست کردو کە ئێستا 41 ملیۆن ئینسان تووشی ئایدز بووە ئەو ئینسانەی تووشی ئایدزە بێ لە چیەوە توش بووە لە 170 بۆ 80 لە ئایدز لە زیناوە توش بووە لە شذوذی جنسی لە چوونە لای ئافرەت لە پشتەوە یان لە هەتی و بازی لە ئیشی قەومی لووت ئەمانەی کە لەوە توش بوون یان لە ڕێگای مخدراتەوە کە شرینقەکە لە یەکتر ئەدەن لە خۆیان ئەدەن و هەمان شرینقە بەکارێنێ بۆ یەکێکی تر چونکە خطورەتی ئەوە لە چیایە ئەگەر ئەو ئینسانەی کە تووشی ئایدز بووە طبعا ئایدز نەخۆشیەکە قەدەری خوای گەورە وایە وای دروست کردووە طبعا لە ساڵی 80 بۆ 81 زیاتر کەشف بوو یەکەم جار 243 حاڵەت بوو لە 81 لە ئەمریکا پاشان لە بەلجیکا پاشان لە پورتوغال کەشف بوو جا لە فەڕەنسا کەشف بوو ئێستا فەڕەنسا سێم وڵاتی عالەمە لە ئایدزە دوای زائیر کە دووەم وڵاتە دوای ئەمریکا کە یەکەم وڵاتی عالەمە لە ئایدزە ئەم نەخۆشی ئایدزە میکرۆبێکە بریتە لە دوو تەرکیبەی بەسیط ئەچێتە ناو خڕۆکەی سپیەوە خڕۆکەی سپی دوو نەوعن لە خوێنە وەختە میکرۆبێک ڕووە کاتە تۆ کە برینارە بێ شوێنێکت کۆمەڵی خڕۆکەی سپی دێن ئەوە پێشمەرگەکانی ئەوەڵن پێشەنگی پێشمەرگەکانن دێنە پێشەوە قەراغەکانی برینەکە ئەگرن و نایڵن میکرۆبەکە زۆرتر بێتە پێشێ ئەوان چیان لەسرە بەرگریم ئەم میکرۆبیان لەسرە خڕۆکەی تری سپی دێ بە دوای خەپلەیەکی گەورەترە ئەوانی کە دێن میکرۆبەکانە کوژن ئێستا ئایدز میکرۆبی ئایدز خۆیە دزێتەوە ئەڕوا بۆ جەبهەی خەلفی ئەو خڕۆکە سپیانەی سیلاحە ڕیزەکانیان پێیە کە ئیقدامی ترن دێن بۆ کوشتنیان لەناو ئەوە گەراکە دانێن کە گەراکە دانێن تەسەورکە ئەم کابرای نەخۆشە هەتا ماوەی 7 بۆ 10 ساڵ هەست بەوە ناکە نەخۆشە خەلیەکانی وردە هەر یەک خەلیەیەکی ئەم ئینسانە ئەگەر بەقەدەر نوکە قەڵەمێک یەک نوکە قەڵەم ئاوا بدەی لە وەرەقەیەک چەند دروستەکە ئەم حەجمە 1 ملیۆن ڤایرۆسی تایە 1 ملیۆن ڤایرۆسی ئایدزی تایە ئەم ئینسانەی ڤایرۆسەکەشی هەڵگرتووە نازانێت کە هەڵی گرتووە چونکە هیچ عرازێکی لەسەر دیاری نەکرد وەختە دیاریشی یەکا بە 16 مانگەی کوژێ لە مەدای 2 ساڵە هەیە بۆ 3 ساڵ یا 5 ساڵی کوژێ ئەوەش طبعا ئێستا وردە عیلم هەندێک پێشکەوتتر بووە ئەوانەی لە ڕێگای خوێنەوە تووشە بن خوێنەکانە توانرێ فەحز بکرێ عیلاجی بۆ بدۆزرێتەوە یا هەندێشت ئەم ئینسانانەی کە لە ڕێگای لیواتەوە توش بوون لە ڕێگای شذوذی جنسیەوە توش بوون ئەوانەی تر کە لە ڕێگای حقنەوە لە ڕێگای دەرزیەوە کە لە یەکتریەدەن لە 125 ئەو کەسانەی ئایدزیانە لە ئەمریکا بەهۆی دەرزیەوە توش بوون چونکە ئەو کەسانی مخدراتە کێشن حاڵاتێکی نەفسی وایان بەسەرادەهی عەقلیش ئەوەندە گوێ نادەنە ئەوە یەک دەرزیان پێکرداوە لە خۆیەدا ئەیدا لە یەکێکی تریش یەک قەترە خوێنیش یەک سەرە دەرزیەکی خوێنیش ئەو هەموو مەلاین ڤایرۆسە نەقڵەکە بۆ یەکێکی تر
هەروەها لە ڕێگای وراثەوە لە ڕێگای وراثەوە ئێستا ئەوانەی کە ئایدزیان توش بووە هی مناڵ هەر سێ مناڵێکی چەند تووشی ئایدز بووە بە سەبەبی وراثە کە لە دایکەوە هاتووە کە لە دایکەوە هاتووە لە شیرەکەیەوە نەهاتووە بەڵام لە کاتی هاتنە دەرەوەی مناڵەکە لە سکی دایکە لەو حاڵەتەیە توش بوو لە ڕێگای خوێنی دایکەکەوە توش بووە هەروەها لە ڕێگای نەقڵکردنی خوێنەوە 1 ملم خوێن ئەتوانێت 100,000 ڤایرۆسی ئایدز نەقڵ بکا بۆ یەکێکی تر لەبەرەوە لە یەکەم جارە لە ساڵی 1986 کە لە سعودیە دروست دەرکەوت لە 2 کەسا دەرچوو یەکیان مناڵێکی 6 ساڵان بوو کە سەیریان کرد خوێنەکە لە سان فرانسیسکۆ بۆی هاتووە لە ئەمریکاوە ئێستا خوێن گۆڕینەوەی هەیە لەوە کە توش بوو زانیانی تر لە ڕێگای خوێنەوە چەند تەئسیری هەیە بۆ نەقڵبوونی پاشەوە لە ساڵی 89 2 کەسی تر لە بەحرین توش بوون کە عیلاجی سیەکانیان کراوە یەکیان هی کلیەی وەختی خوێنیان بۆ نەقڵ کردبوون ئەوانش تووشی ئایدزەکە بوون ئێستا یەکێکی تر لەو مشکلانەی کە دێتە ڕێی ئێمەش لە کوردستان ئەوەیە کابرای ئەفەندی غەربی دێ بە ناوی منەظەمەی ئیغاسە و ڕەحم و بەزەی و شەفەقەتی بەسەرمانایە و دەست بەسەرمانە دێنێ و 50 ئافرەتی زیناکاری کوردی لەگەڵایە دێ زینایان لەگەڵەکە وردە وردە ئەبێ بە چێڵێکی ڤایرۆسی ئایدز دوای 10 ساڵی تر کاکەی ئەفەندی ئەزانە ئاساری چی بەجێشتوە ئافرەتێکی جوولەکە تەمان ئێستا ئیسرائیل ئەو ئافرەتانەی کە تووشی ئایدز بوون بەکاریان دێنێ بۆ ئەمنی قەومی خۆی وەکو چەکی ئەینێرێ بۆ وڵاتانی تر ئافرەتێکی ئیسرائیلی سایح لە ئەسکەندەریە چاو لە گەنجێکی میسریدا ئەگرەوەی باتەوە بۆ ئوتێلەکە شەو لەگەڵ یا جووتە بێ بەیانی زوو ئافرەتەکە ئەڕوا و کارتێکی بۆ بەجێ دێڵە لای سەرینەکەی و لێ نووسراوە ئەهلەن وەسەهلەن بیکە فی نادی الئایدز العالەمی جەناب دەوە بووی بە ئەندامی نادی ئایدزی عالەمی دوایە بێ قوڕ بپێوێ دوای ئەوە چونکە چه عیلاجێکی ئەتوانێ بکە خاستەن ئایدزەکەی کە هەڵگرتەوە بۆشی کەشف نابێ خطورەتی ئەو زینایە خطورەتی ئەو لیواتە و خراپەکاریە چوونە لای ئافرەت لە پشتەوە کە لە ئەوروپایە بۆچی دروست بووە ئەوروپا پێش 200 ساڵ لەمە و پێش کە سەفەریانە کرد دەرپەیەکی ئاسنینیان بۆ ژنە کرد بۆی زینانەکە قفڵەکەشی لێ ئەدا و کابرا دەرپێ ئاسنیەکەی لە پێ کرد و قفڵێکی لێدا و کلیلەکەشی بر بۆ خۆی 8 مانگ و دەمانگ لە سەفەرە بوو کە هاتووە ئافرەتەکە چۆن تووشی خراپەکاری نابێت وردە وردە لە ئەوروپایە ئەم ئەخلاقە فاسدەی کە ئێستا بە ڕێگای فلیم و مجلە و سەتەلایت و منەظەمە غەربیەکانە و نەقلەکەنەوە بە وڵاتی ئێمە وردە وردە خەڵکێکی لاسایی کەر بێدین دین زەعیف کە ئەکەوێتە سەر لاسایی کردنەوە دوای چەند کەس حامیلی ئەم میکرۆبابن ئەو خەڵکەی کە ئەڕواتە دەرەوە دوایی وردە وردە ئەوروپا وەکو بزمارێک وای ئەگەر چوویتە ئەوێ وەک بزمارێک لەناو دایرەیەکی مغناطیسیە چۆن سەیتەرەیە کاڕۆسەری خۆیان لە هۆڵەندا چوومە لای کۆمەڵە برای مسلمان 12 کەس بوون لە خانوویەکە لە شاری ڕۆتردام کە ئەچوین بۆ مزگەوت لە ڕێگای مزگەوتا 2 ڕیز دوکان هەمووی ئافرەتی داوێن پیس خۆی ڕوود کردوتەوە چەرپایەکی لە پشت خۆیەوە داناوە سوخمەیەکی مەمکو دەرپەیەکی لە پیاوە خۆی عەرض کردو بۆ خۆ فرۆشتن هەموو ڕۆژێ ئەم برایانە بۆ مزگەوت ئەڕۆن و دێنەوە ئەم واقعە بینن جارێک 2 جار 3 جار وتم کاکە گیان بەڕاستی ئێوە دینتان چۆن سەلامەتە بێ ئێوە لەم شوێنەیان یا بجۆزنەوە بڕۆن بە وڵاتێکی تر وڵاتێکی تری وەکو نەرویج باشترە لە هۆڵەندا یان بگەڕێنەوە یان وەزایکی لە گەڕەچێ لە شوێنێکی تر الحەمدلله دوایی 11 سەفەری کرد لەو شوێنە بەڵام ئەم واقعە چەند کەسی تری تێکرد والله ئافرەتی کوردی مسلمان لەوێ تەلەفۆنی بۆ من کردو بێەوەی لێ بپرسم ناوت چیە و متابعەکردنی هاتۆ کەوتۆتە زیناوە ئەوێ چۆن تۆبە بکەم لەوێ کوڕی گەنجی مسلمانی ئەم مزگەوتە هاتۆ لەوێ بە منی وتووە مامۆستا من یەکێ بووم لەوانەیە هاتم بۆ مزگەوتی جیهاد ئێستاش بەڕاستیەوە ماوەیە کە بەهۆی ڕەفیقی خراپە 7 مانگە تووشی زینا بووم لە ئەڵمانیا و پێشم خۆش نییە چکە خێزانەکەشم لێوم حەجەبێ و مسلمان نامەیەکم بۆ نار باشە کاکە جان ئەگەر تۆ ئایدزت هەڵگرت بێسە و خوشکەم حەجەبێ دوای کە تووشی ئایدز بێ بڵێن چی خەڵک و کەس و کارەکەی پێڵێن چی ئەڵێن تووشی ئایدز بوو یعنی زینای کردووە نازانە لە مێردەکەی و لە ئەڵمانیاوە بۆی نەقڵ کراوەتەوە هاتۆتە بۆێر فەسادی ئەو وڵاتانە دیکۆری ئەو وڵاتانە وەکو حەزارەتەکان وایە دیکۆرێکی جوانە قژی زەردە چاوی شینە ڕومەتی سپیە شتێکە هەیکەلێکی جوانە بەڵام لە ناخیا هەڵگری یەک کۆمەڵ نەخۆشیە هی تەدمیری کە عالەم تەدمیرەکە خۆ نەخۆشی ئایدز وەکو تاعون نییە جاران لە وڵاتێکە بۆ خەڵک یارمەتی بۆ وڵاتە ئەناب ئێستا لە ئەفریقایە هەیە ئێستا لە ئاسیا هەیە لە وڵاتانی ئیسلامە هەیە ئێستا دووەمین وڵاتی عەرەبی تونسە تونس کە لە بەسەبەبی فەساد و فجووری سیاحا و زینایی تێکەوتووە یەکەم وڵات سوودانە
ئەم هەموو زینا و فاحیشەی ئەگەر بێت و خوا نەخواسە ڕوو بکاتە مجتەمەعی ئێمە هەڵەوەشێنێ. ئەم منەظەمە غەربیانە وەختێک کە دێن لێرە چێ فەحشیانەکە بزانێ ئەفەندی هەڵگری ئایدزە یا هەڵگری ئایدز نییە. ئەگەر هەڵگری ئایدزیش بوو کام مەسئولەی $1000 بە ڕەشوە بداتێەوە کو ئەفغانستان ڕێگای نادا دوایی بێ منەظەمەکەی خۆی دامەزرێنێ و بکرێتە فەسادکردنی ئێمە. ئەم وڵاتەی ئێمە چۆن تەدمیرەکەن بەو شێوەیە؟ برایانی خۆم، خوشکانی خۆم، حەلێکی تر لە ئیسلامە نییە غەیری خۆپاراستن. خۆپاراستن پێشتر و تویانە الوقایەة خەیر من علاج، و تویانە درهم في الوقاية خير من قنطار في العلاج. ئینسان ئەگەر بتوانێت بە 100 دینار خۆی وقایە بکە، خۆی بپارێزێت، چاکترە وەک لەوەی دوای 10,000 دینار بداتەوە بە عیلاجکردن. زیناش تۆ نازانی دوایی چه ئاسارێکی تر ئەگەر نەخۆشی کۆنەکانیشت توش ببن، سفلس و زوهری و ئەمانەی تر کە تووشی ئینسانە بن بە سەبەبی زینا، هەر بە سەبەبی زینای طەبیعیشە و کە لەگەڵ ئافرەت دەکرێت. چ جایەوەی بە سەبەبی لیواڵتە و هەتیوبازی، بە سەبەبی خراپەکاری لەگەڵ ئافرەت. ئەم نەخۆشیانە دوایی چێ عیلاجیان بۆ دروستەکە کە لەم کۆمەڵگەی ئێمە ئابن بە ئاگر و بەرە بنەپوشی ئەم کوردەواریە. لەبەرەوە زیاتر خۆتانی لێ بپارێزن. ئەوەش بزانن یەک ڤایرۆسێکی ئایدز 7 سەعات لە خوڕەکە سپیەکە بمێنێتەوە 10 ملیۆن ڤایرۆس دروست دەکات. کێ دەتوانێت مقاومەیە بکات؟ مەغەزەبی خوایە هاتۆتە سەر خەڵکی. ئێستا بۆیە پێڵێنەوە طاعون العەصر، ئەو تاعونەی کە ئەو هەموو خەڵکەی فەوتان یەک لەسەر سێ ئەوروپا، ئەوە تاعونێکە ئێستا هاتۆتەوە سەر هەموو لایەکیان، هەمووی بە سەبەبی ئەو هەموو فەساد و فجور و خراپەکاریە، بە سەبەبی ئەوەیە لەگەڵ زۆربوونی جنسیشا لە ئەوروپا خەڵکێک دەڕوا لەگەڵ سەگەیکە، لەگەڵ مارێکە، لەگەڵ حەیوانێکە، حەیوان سواری خۆیەکە، سواری حەیوانە بێ، مجتەمەعێکی حەیوانیە، مجتەمەعێکی ئیحساسی نییە. بمعدل مانگی 500 مناڵە فرێنرێن لە تایلەند بۆ ئیشی خراپە لەگەڵیا بکەن و تەسویری بکەن بە فلیم، دوای فلیمەکەی فرۆشرێتەوە لە عالەمە. چێژەیکە گەورەترین ڕەسمالەکانی ئەوروپای کەن. چ خراپەکاریەکە، چ داوێنپیسیەکە، چ تەدمیرێکە ئەکەوێتە سەر وڵاتانی ئێمە. ئەوەی کە ئەشمان پارێزێت تەنها ئیسلامە برایانی خۆم. ئیمانی خۆتان بەقووت کەن، ڕووتان لەخوا بێ، خواتان خۆش بێ، ئیسلامەکەتان سادقانە وەربگرن، تۆبە لە دڵتانە دائیمە حازر بێ، عیلاقەی کوڕ لەگەڵ کچە، ژن لەگەڵ پیاوە عیلاقەیەکی مەحدودی بکە، نەیەڵی تەجاوزکە بۆ شتێکی تر، دەست بەردەستی نەکەوێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ والله یەکێکتان ئەگەر بە دەرزی لەسەری بدەن و سەری بدورنەوە بۆی باشترە وەک لەوەی تەوقە بکە لەگەڵ ئافرەتێکە کە نامەحرەمە پێ. تەوقەکردن کە ڕات دەکێشە دوای بۆ شتی تر. ئافرەتی مسلمانیش نەرم نییە لە ئاداب و ئەخلاقیە، لە ئاداب و ئەخلاقی قورئانیەوە وەریگرتووە، لەبەرەوە ئافرەتە مسلمانەکانیش پێویستە. بالعکس ئێمە پێویستە لەسەر خوشکانی مسلمانی ئێمە ئەوەی کە علامەتی استیفهامێکی لە کۆڵانەکەیە لەسەر بوو لەسەر ئەخلاقی بڕوا هەڕەشەی لێ بکە، نەسیحەتی بکە، هەڕەشەی قیامەت بیترسێنێ بەخوا. من ئافرەتێکە ناسم لەوانە لە ئەوروپا، ئافرەتێکی کوردی قوربەسەری ئێمە کە مێردەکەی تەلاقی دابوو لەبەر معجب بوونی بە حەزارەی غەربی، بۆیە ئەو تەلاقدا بڕوا لەگەڵ ئافرەتی تری غەربیا بێ، دوای ئافرەتەکە وردەوردە ڕێگایکی ئینحرافی گرتە بەر و مخدرات و خراپەکاری و ئارەق خواردنەوە و جگەرە کێشان و جل لەبەرکردنی مۆدێلاتی غەریب و سەیر. بەڵام بە فەزلی خوای گەورە دوای کە عیلاقەمان لەگەڵ یا دروست کرد وردەوردە 4 شریت دەربارەی قیامەت کە دامانێ بوو بە تەمهیدێک سەرەتایەک بۆی وردەوردە واز لەو ئیشە بێنێ. ئێستا بەرەو حیجاب دێ، بەرەو ئیسلام دێ، نوێژەکانی دەست پێ کردوێتەوە، وازی لەو شتە خراپەکاریانە هێناوت. چونکە ئینسان خراپەکاری تا چەندە ڕوا لە دووی کە نقمیش بوو دوایی تێرە بێ و دێتەوە دەرەوە، هەرە بێتەوە بەیە بکات. ئەمجا هەڕەشەکردنی کەس و کار، ئەتکبوون لە ناو خەڵکە، ئافرەتێک زاڵ نەبێ بەسەر غەریزەی خۆیان، پیاوێک دەستی پیاوێکی نامەحرەم و ئەجنەبی دەستی بۆ بێنە وردەوردە کە دەستی لەگەڵ یا تێکەڵاو کردوایی کە کەشف بوو کابرا دەرەچێ و ڕاکە بەو سەر شاخانەیە، ئەگاتە حدودی کام وڵاتەی دوورە، بەس ئافرەتەکە بۆ کوێ ڕوە؟ ئافرەتەکە بێ هەر بێتەوە بەردەستی چەقۆی عەشیرەتی قەومەکەی خۆی و بێنەوە لە ماڵەوە سەری ببڕنەوە. لە کاتێکە ئیسلام هەردووچیانی وەکو یەک مجرم داناوە، چکە پیاوەکەش کە ڕای کردو وەک بەرزەکی بانان بۆی دەرچووە، ئەویش هەر مجرمە بە نەزەری ئیسلام، ئەویش هەرە بێ ڕەجم بکرێ ئەگەر ژنی هەیە، ئەویش هەرە بێت 100 جەلدەی لێ بدرێ ئەگەر ژنی نێناوە و زینایی کردووە. لەبەرەوە ئینسانی مسلمانە بێ پێویستە خۆی دائیمە تەقوای خۆی لە دڵا بێ، دڵ و دەرونی خۆی بپارێزێنەوە، خاسەن لە ماڵە لەگەڵ براژنتە، لەگەڵ کەس و کارێکی ترتە. هەروەها خوشکی مسلمان لەگەڵ شوبراکانیان، لەگەڵ کەسانی تری غەریبە
ئەم مجتەمەع زۆر وردە وردە کۆمەڵە خەڵکێک بەرەو فەسادێکی بێحەدیە بن کەس لە کەس ناپرسێتەوە فەساد خۆ لە سووریاش هەیە لە عێراقی قەدیمیشە هەبوو بەڵام هەموو ئەو زەمانە کۆکەیتەوە ناکاتە ئەو فەسادەی کە ئێستا فەقەت لە شاری سلەیمانیان لە شاری هەولێرا دروست بووە لەبەرەوە چیش عیلاجی ئەوە کات چی بەری ئەو لافاوی فەساداگرێ ئیمان و تەوبە و ئیلتیزام بە ئیسلامەوە هیوادارم هەموو لایەکیشمان ئینشاءڵڵا ئەوەندە صادقانە ڕووبکەینە خوای گەورە ترسی خوای گەورەمان ئەوەندە لە دڵا بێ پەروەردەی ئیسلامەتیمان زیاترە بێ خوامان خۆش بێ لە ترسی ئەو ڕقابەی ئەو هەموو وەختێک ئاگامان لەو بێ استعدادی ئەومان هەبێ لە پڕێکا لەوانەیە بمرین ئێمە تەوبەکەمان دائیمە حاضر بێ لە حاڵەتێکە نەمرین خوا نەخواستە لە حاڵەتی زینا و دزیایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ئینسانی مسلمان بە مسلمانی نامێنێتەوە ئەگەر چوو لەو کاتێ زیناکەی کرد و فەوتە چونکە ئیمان وەکو ئەهلی سنەت و جەماعەت دەڵێن وەکو چەترێ بەسەریەوە مێنێتەوە تا زیناکاکە دوایی ئەگەڕێتەوە بۆ ئەگەر تۆبەی لێ کرد بەڵام ئەگەر لەو حاڵەتەیە کوژرا بێدینە ڕوا ئەنجایەوە تەسەورکەن کابرایەکە ژنی هەیە و زینای کردووە یەکێکی تر ئافرەتە شووی کردووە و زینای کردووە لە مجتەماع پێویستیان بە کوشتن هەیە هەردووچیانە بێ ڕەجم بکرێن و بکوژرێن گەورەترین جەریمەژەوەیە کە ئینسان مسلمان لەگەڵ ئافرەتی دراوسەی خۆیان بیکات چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڕەشەیەکی زۆر گەورەی لەو کەسانە کردووە کە خوا نەخواستە شتێکی وا لەگەڵ دراوسەکانیانە بکەن و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڕەشەی زۆری لەوانە کردووە هەروەها هەڕەشەی زۆری کردووە لەوەی ئەگەر بێت و زینا و ڕیبا لە هەر مجتەمەعێکە بڵاو ببنەوە یان عەهد شکاندن بڵاو ببنەوە ئەو مجتەمەع بەرەو خراپەکاریە ڕوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لیان پرسی وتیان ئەی ذنب أعظم عند الله چ گوناهێک گەورەترە لە لای خوای پەروەردگار و گەورەترینە فەرمووی ئەن تەجعل لله ندا وهو خلقك شەریک بۆ خوا بڕیار بدەی لە کاتێکا کە ئەو تۆی دروست کردووە پاشان وتیان دوای ئەو چی ئەی پێغەمبەری خوا فەرمووی مناڵەکەی خۆت بکوژی ئەن تەقتل ولدك خشية مخافة أن تطعم معك مناڵەکەی خۆت بکوژی لە ترسێەوەی نەوەکە لەگەڵ تانان بخوا و لە ڕستەکەی ئەویش بترسی پاشان وتمان ئەی پێغەمبەری خوایە ابن مسعود فەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا پاشان چی فەرمووی ئەن تەزنیە بحەلیلەة جارێک فەرمووی زینا بکەی لەگەڵ ئافرەتی دراوسەکەی خۆتە چونکە خیانەتێکە لە ئەمانەتێک خەڵک دراوسەکەی لە کوردەواریە خاستەن ئەچوو بۆ بەغدا بە 10 ڕۆژ و 20 ڕۆژ نەهاتەوە خەمی نەبووە یو فڵان کەس دراوسێمە لەبەرەوە خیانەتێک لەو ئەمانەتە ئەکا دوایەوە حەقی جیوارێک کە هەیە پێویستە ئەو حەقە بپارێزێ ئەو حەقەی نەپاراستووە هەروەها ئەو خیانەتە گەورەی کردو کە سیقەیان پێ کردو سیقەکەشی فەوتاندووە خوای پەروەردگار ئێمە شوێوەش موفق بکە و سەرکەوتومان بکە و أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه إنه كان غفارا